لا تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا باز لە پەروەردەکردنی منداڵ و باز لە چۆنیەتی پەروەردەکردنیان و ئەو جیاوازەی کە لە نێوان کچ و کوڕدا بوونی هەیە لە هەمان کاتدا ئەگەر بێت و جیاوازێک لە نێوان کچ و کوڕدا بکرێت پێویستە جیاوازەکە بە چ ئاراستێک بێت کە کاریگەر نەکاتە هەم سایکۆلۆژیای کچەکە هەم سایکۆلۆژیای کوڕەکە لە هەمان کاتدا کەلتور کۆمەڵگا خێزان چۆن ڕۆڵە لەمە دەبینێت ئێمە بێگومان گفتوگۆی زیاتری ئەم بابەتە هەروەها وردەکاری زیاتر وەردەگرین بە میوانداری مامۆستای یاسر بەرزنجی کە کۆمەڵناس و مامۆستای زانکۆی بشەیەکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. سڵاو لێ بە مامۆستا بەیانی باش، سپاس بۆی لە تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا بەشداری. من ئەمێ دەستپێکی پرسیارەکەم بەم جۆرە بێت. جیاوازی پەروەردەکردنی کچ و کوڕ پێویستە چۆن بێت لە هەمان کاتدا دەکرێت جیاوازی بکرێت لە پەروەردەکردنی هەردووکیان؟ زۆر سپاس بۆ هەبژاردننی ئەو تەوەرە بەسوودە، زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست بۆ بینەران و بیسەران. سەبارەت بە پەروەردەکردنی کچ و کۆڕ لە ناو خێزاندا یاخود لە ناو بنەماڵەیەک دیاریکراودا بەپێی کولتور، بەپێی ناوچە، بەپێی کات و سەردەم گۆڕانکاری بەسەردا هاتووە لە درێژایی مێژوو. ئەوەی کە جێی تێڕامانە پێویستە خانەوادەکانیان خێزانەکان تەرکیز لەسەر ئەوە بکەن زیاتر ئافرەتان تایبەتمەندی خۆی هەیە هەر لە سەردەمی منداڵیەوە تاکو تەمەنی هەرزەکاری دوای ئەوە دەستە تەمەنی گەنجی ئەو تایبەتمەندیانی کە تایبەتە بە خانمان، بە ئافرەتان، بە کچان پێویستە خانەوادەکان درچی پێ بکەن، لێی تێبگەن، جوانتر لێی ورد بنەوە بە بەراورد لەگەڵ کوڕان. کوڕانیش تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام ڕەنگە پەروەردەکردنی کچێک وەک پەروەردەکردنی کوڕێک شتێکی جیاوازە، هەم لە ڕووی دەرونی، هەم لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی پەروەردەیی، تەنانەت لە ڕووی پێکاتەی جەستەیی ئافرەتیش وە بەراورد لەگەڵی کوڕان. هەموو ئەو شتانی کە ڕوبەڕووی دەبێتەوە لە ناوخەڵک، لە کۆمەلگا، لە تەمەنی منداڵی، لە قوتابخانە، لە کۆڵان، لە هەموو ئەو شوێنانی کە منداڵ تێیدا بوونی هەیە. بەڵێ کەواتە پێ دوایە مامۆستا دەکرێت جیاوازی بکرێت لە پەروەردەکردنی کچ و کوڕدا. بۆ نمونە بەشێک گەرەوەکو بەشێک لە هاوڵاتیان قسە بکەین هەمیشە کوڕەکان لە پێش کچەکانەوە داناوە، چ لە پرۆسی خوێندن بێ، چ لە دەستەبەرکردنی پێداویستیەکان و کەلوپەلەکان بێت. ئەمە دەکرێت ئەنجام بدرێ بڵین ئەمە کچە بۆیە ئەبێ پێویستە مامەڵەکی بەم جۆرە بێت، ئەمە کوڕە بۆیە پێویستە هەموو مافەکانی بخرێتە بەردەستی. نەخێر، ئەمەیان پەیوەندی بە دابوونەریتی کۆن هەیە، دەتوانی بڵێ بە هەموو ئەو شتانە هەیە کە کاتی خۆی باوان لێ تێگەیشتون، دایک و باوکان بە شێوەیەکی هەڵا لە دێر زەمانەوە هاتووە ئەو ڕۆیایە، ئەو تێگەیشتنە، ئەو تێڕوانینە سەبارەت بە بوونی جیاوازێکی زۆر لە نێوان کۆڕ و کچ کە خوای گەورە منداڵ دەداتن دایک و باوکەکان، ئەمە شتێکی ڕوونە. بۆیە ئەو کاتێک کە ژماری کچەکان زۆرە لە ناو خانەوادەیەک یان بە پێچەوانەوە ئەو جیاوازیە نەکرێ باشە، لەبەرەوەی ئەو منداڵە با هەر لە سەرەتاوە هەست نەکا بۆی کە جیاوازی پێ دەکرێتن. بەڵام بەداخەوە ئەوە لە ناو کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە دابوونەریت لە ناو خێزانەکان، ناو خانەوادەکان بە شێوەیەک بەسەریان باڵی کێشاوە، هەر وەکو باو و باپیرانی چۆن ڕۆیشتەوە لەو سەردەما، هەر ئەویش بە هەمان شێوە تا ساڵی 2021 تا ئەو ڕۆژ هەستی پێ دەکرێت تا حدێک لە هەندێک خانەوادە هەیە جیاوازی دەکەن لە نێوان کوڕ و کچەکانیان لە پەروەردەکردنی منداڵ هەر لە سەرەتای تەمەنیەوە. کوڕەکە چی بوێ، کوێی بوێ، بەکەیفی خۆی دێ و دەڕوا و دەچیت و دەستە دەرەوە و چ شتێکی بۆیە بۆی دابین دەکەن لە کاتێکدا کچەکەش لەوێ خوشتێکی لەوانەیە ئەو لەو گەورەتریش بی کچەکە، بەڵام وەک پێویست هاوکاری نین لە زۆر مەسەلە ڕێگری لێ دەکەن، لە ژوورەوە دەیبەستنەوە، ینی بە شێوەیە کە لەناو ینی لە خانەوادەکەی خۆی تەنانەت باش گوێشی لێ ناگرن. ئەو کاتێک پێویستی بە شتێکە کێشەیە بۆ دروست دەبی، زۆر جار لەبەر ترس و شەرم و ئەو شتانە وای لێ دێ بەنا دەباتە بەر کەسی دەرەوە، ینیەکە لە ماڵی گوێگرێکی باش نەبی بۆ ئەو کچە ئەو منداڵە ئەو هەرزەکارە، ناچار بەنا دەباتە بەر کەسێکتر لە دەرەوە گوێی بۆ بگری، ئەگەر کەسێک خزمە نزیکە هاوڕێیە هەر کەسێکە. بۆیە دەبی لەو مەسەلەیە تۆزێک بە حەزەر بین، ینی بەڕاستی ئەو جیاوازیە نابی هەستی پێ بکرێ، نابی زۆر زەق بێ، نابی ئەگەر ینی ئەسڵەن جیاوازی بکرێ. بەڵێ کەواتە ئێمە باباز لەو بکەین گەر بێت و جیاوازەکە ئەنجامدرا، کاریگەرە دوور ماوداکان یان خۆت کاریگەرە نزیک ماوداکان چی دەبێت گەر بێت و جیاوازیەک لە خێزانەکەدا ببیندرێت یا خۆت بکرێت بەرامبەر بە منداڵەکانی؟ کاریگەری نەرێنی هەیە بە تەئکید، ینی لەسەر داهاتووی ئەو کچە یان ئەو ئافرەتە
بڕادەیەک وەک باسم کرد ئاماژەم پێ کرد لە دەرەوەی خێزان لە دەرەوەی ماڵ خەڵکێک هەیە بە دوای ئەو حاڵەتانە دەگەڕێ بە دوای ئەو کچانە دەگەڕێیان ئەو ئافرەتانە دەگەڕێ کە تحدیداً ئەوانەی کە کێشەیەکی دیاریکراوێنی لە ناو خێزانەکانیان لە ڕووی گوێگرتن لە ڕووی ئاگالێبوون لە ڕووی بایەخپێدان هەموو ئەو شتانی ئەو کەسانی کە لە ناو خێزانەکان بێبەشن لە بەشێک لەو شتانە لە دەرەوە خەڵکێک هەیە ئامادەیە گویان لێ بگری یاخود هاوکاریان بکە یاخود ئەو کەسە جاری وایە ئەو ئافرەتە تووشی کەسی خراپ دەبی ئەو کەسێک کە باسی دەکەم لەوانەیە هەر ئافرەت بی خۆی ئەنی ئافرەت لە هەیە لە دەرەوەی خێزانەکە گوێ لە ئافرەتەکەی ئەوان دەگری هاوڕێتی دەکەم نزیکی دەبیتەوە جاری وا هەیە بەهۆی کەم تەرخەمی خێزانەکان یاخود بایەخ پێنەدانی پێویست وەک لە کچەکانیان ئەو کچە لە دەرەوە ڕوبەڕووی گرفت دەبێتەوە سوتفەی هاوڕێی خراپ دەکات یان کوڕی خراپیان کچی خراپ بە شێوەیە کە کاریگەری خراپی هەیە لەسەر ژیانی ئافرەتەکە دەگاتە ڕادەیەک تووشی هەڵەیەکی گەورە دەبی لەوانەیە لە ڕۆژێک لە ڕۆژان تووشی کێشە و گرفت بی تووشی لە ڕێلادان بی ئیتر کە خانەوادەکەی درەنگ بە ئاگادێن لەو مەسەلەیە لەوانەیە پاش ساڵانێک پاش ماوەیەکی زۆر پاش ئەوەی ڕوودانی یاخود ئەنجامدانی چەند شتێکی خراپ یاخود بینینی هاوڕێتیکردنی کەسانی خراپ لە کاتێکدا خانەوادەکەی ئاگادێن کە کار لە کارترازایە ینی قۆناغی تێپەڕێ بۆیە گرنگە لە ماڵەوە کچان جێگرێکی باشیان هەبی لە ماڵەوە باوکیانە دایکیانە خوشکیانە برایان هەر کەسی لە خۆی ئەوترە و بە هەمان شێوە بۆ کوڕەکان ئەگەر کوڕیش لە ماڵەوە بێزار بکرێ یاخود تونند و تیژ بکەن بەرامبەر کوڕەکان بە هەمان شێوە کە دەستان دەرەوە هەموو ئەشتانی لێ قەدەق کراوە لە ماڵەوە لە دەرەوە بە کەیفی خۆی کوێ بێت چ بکات و بۆ چێ بڕوا و هاوڕێتی چێ بکە بە ئاسانی ناتوانین کۆنتترۆلی کوڕەکان بکرێت لەبەرەوەی پەروەردەکردنی کوڕیش ئەوڕۆکە وەڕاستی ئەستەمە ئاسان نییە تۆ پەروەردەی کوڕێک بکەی لەو سەردەمەی ئێستادا دەتانە برێم لە پەروەردەی کچ قورسترە بەڕاستی باشە گەربێت و بۆم لە جیاوازی کە بکرێت بە تایبەت بەرامبەر کچەکە هەر شتێکی ویست دایک و باوکی پێی بڵێن تۆ کچیت نابێ بچیتە دەرەوە تەنانەت نابێ بچیت بۆ مارکێ شت بکڕی نابێت لەگەڵ هاوڕەکان تا بچیتە دەرەوە ئەمە تا چۆن کاریگەری لەسەر سایکۆلۆژیای ئەم کچە دەبێت لە داهاتوودا دەکرێت بڵێن ئەم کچە لە داهاتوودا ببێت بە دایک هەممان میکانیزم پەیڕۆ بکات بەرامبەر بە منداڵەکانی خۆشی خۆی چونە دەر بۆ منداڵ هەم بۆ کوڕ هەم بۆ کچ پێویستە ئەوانەی کە دایک و باوکیان لە ژیان ماوە کوڕەکان هەمیشە لەگەڵ باوکیان دەتوان لەگە برا گەورەکەیان دەتوان بچن دەرەوە پێری چونە دەرەوە و ئەتەکێتی چونە دەرەوە و کاتی چونە دەرەوە و ئەو شوێنانی کە بۆی دەچن شوێنی کارکردنە شوێنی ئیشە ئەوە باسی وەرزی هاوین دەکەین یاخود باسی ئەوە دەکەین هێشتا نەچۆتە قوتابخانە لە قوتابخانە شوێنێکی باشە بۆی کە خوێندکاریان قوتابی چاوکراوە بیتن بەرامبەر بە ڕگەزی بەرامبەری لە ڕگەزی خۆی بینینی کۆمەڵە خەڵکێک لە هاوتەمەنی خۆی مامۆستاکان ئەوانە هەمووی ڕۆڵی هەیە لە چاوکراوەیی کەسەکان واتە چونە دەرەوەی منداڵ بە هەمان شێوە بۆ کچان دەکرێت لەگەڵ دایکیان لەگەڵ خوشیان لەگە باوکیان شتێکی ئاساییە بستنە دەرەوە لە تەمەنی منداڵی یعنی زۆر ئاساییە واکێک بینی کچەکەی خۆی لەگەڵ لە دەرەوە شتێکی کچە بچووکەکەی یعنی منداڵەکە مەرز نییە ئیلا کوڕەکە لەگەڵ باوکی بستە دەرەوە کچەکە لەگەڵ دایک یعنی ها بەو شێوەیە نەبی با گۆڕانکاری بەسەر ئەوە دابێتن بەڵام لێرە چ گرنگە ئەو باوکو دایکانێک کە منداڵەکانی لەگە خوان دەبەنە دەرەوە بیبەنە ئەو شوێنانەی کە گونجاوە بۆ ئەو مەجلیسانەی ئەو شوێنانی کە ئاساییە منداڵی لێبی نەک بگەنە هاوتەمەنی خۆیان باوکو دایکەکان هەندێک شوێن هەیە هەندێک قسەی تێدا دەکرێت ناکرێت ئەو منداڵێک لەگەڵبی ئەو قسانە لە شوێنە بکرێت دەبی لەو حاڵەتانە مقیدبی بە حەزەر بی لەو مەسەلەیە زۆر جار منداڵەکان کچ و کوڕەکان ڕوبەڕووی ئەوە دەبنەوە لەگەڵ باوکیان یان دایکیان دەستن هەندێک مەجلیس هەندێک شوێن هەندێک تازیە و هەندێک شوێنی گشتی یاخود شوێنی تایبەت یاخود میێوانداری لەو مەجلیسانە ناو پیاوەکان یان ناو ئەفرەتەکان هەندێک باس دەوروژێندرێ هەندێک قسە و باس دەکرێت هەندێک شت باس دەکرێت بۆ منداڵەکان شتێکی تازەیە شتێکی نوێیە شتێکی سەیرە زۆر لە باوکو دایکان لەو مەسەلەیە بێ ئاگان ینی قسە دەکەن بە کەیفی خۆیان لەگەر هاوتەمەنەکانی خۆیان لەو شوێنانە لە کاتێکدا منداڵ لەوێ دانیشتووە جە منداڵەکەی تو بیا منداڵی خەڵکی تر بی لەوێ دانیشتبی هەیە ئەو فلتەرە لەبیر دەکات هەموو قسێک دەکات هەموو باسێک دەکاتەوە ناڵێ ئەو منداڵێک دانیشتووە ئەو کچەیان ئەو کوڕە لەو شوێنەیە نابی ئەو قسەیە بکرێ مەسەلەن یان زۆر جاری وا هەیە دەرێ منداڵەکان بڕۆنە دەرەوە ئەوەش لەوانەیە ڕفتارێکی باش بی بەڵام لە هەمان کاتدا ئەو منداڵەکە دەستە دەرەوە دەبێت لەوەش ئاگا لێبی لە دەرەوە چ دەکەن خەریکی چین چێوە دەچن ینی چەند دەمێنەوە لەوانەیە بە سەعات تۆ سەرقاڵی قسەکردن بی منداڵەکانیش لە دەرەوە سەرقاڵیشتی تر بن ینی
لەژێر چاودێری و چاوکراوەی تو نەبن ئەکید ئەوە سەر کێشەی بۆ دروست دەکەم. بەڵێ کاتە پێ دوایە یەکەم خاڵ یاخود یەکێک لە خاڵەکانی پەروەردەی دروست ئەوەیە گەربێت و کۆڕ و کۆبنەوەیەکی خێزانی ئەنجام درێت منداڵەکان لە دەروی ئەم بابەتانە بن ئەمە ڕێگا ڕاستەکەیە. بەڵێ لەبەرەوەی وەک باسم کرد ئاماژەم پێکرد هەندێک تەمەەن هەیە ناکرێ منداڵی لێبی ئەو هەندێک شوێن هەیە هەندێک کۆڕ و دانیشتنی خێزانی هەیە هەندێک شوێن هەیە تەنانەت زاری وا هەیە لە مزگەوتیش ئەمە حەز دەکەین زاری وای خەڵک حەز دەکەم منداڵی خۆی بنێرتە مزگەوت یاخود لە تازیە یاخود لە جەژن لە بگواستنەوە لە زۆر شوێن لە زۆر مەجلیس زاری وا هەیە گردبوونەوەکی خێزانیە دەبی ڕەچاوی تەمەنی منداڵەکان بکرێ لەو شوێنانە هەموو قسەیەک نابی بکرێ نەکەر منداڵ بۆ هەرزەکاریش بە هەمان شێوە تا تەمەنی 15 ساڵی زاری وا هەیە ناکرێ منداڵەکان لەو شوێنە بن یان هەرزەکارەکان لەو شوێنە بن بەهۆی ئەوەی گەورەکان ئیسراحەتی خوان وەردەگرن لە قسەکردن ئەمە کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر پەروەردەی منداڵ هەیە بەداکیت لەسەر کەسایەتی هەیە لەسەر دروستبوونی کەسایەتی منداڵ هەیە چکە شوێنەکە گردبوونەوەیەکی کۆمەڵایەتیە ئەگەر پێک هاتبی لە 2 کەس یان 10 کەس یان 100 کەس کاتێک هەر باسێک دەوروژێنرێ لەو شوێنانە ئەو منداڵات باەخ بە قسەکان دەدا گوێ لە قسەکان دەگری بزانی باسی دەکەن یاخود دەپرسیتەوە لەسەر ئەو قسەیە لەوانەوە ئەو لەحزەیە پرسیارێک بکاتن مەجلیسەکە پێ بکەنن یان پێیان سەیربی یان قسەیەکی هەڵە بکە یا بچی دووبارەی کاتەوە بە دوواداچوونی بۆ بکە بۆیە دەبی لەو مەسەلەیە چکە باسی پەروەردەی منداڵ دەکەین باسی پەروەردەی کوڕکوت دەکەین دەبی لەو مەسەلەیە هۆشیار بین تێبگەین بەداخەوە هێشتان لەناو خەڵکی ما ئەو شتە جێ بایەخنی بۆ ڕادەیە ینی بایەخ بۆ نادەن ئەو خاڵە تا حدێک لەبیر کرایە بەڵام لای هەندێک خانەوادەش بەڵێ ئەو کاتێ منداڵ لە شوێنێکە هەرزەکاری لێ کوڕی لێ کچی لێیە هەندێک شتەیە باز ناکرێ. بەڵێ لە قسەکانی پێشووتردا ئاماژە بۆ کرد کە دەکرێت گەربێت و کچەکە هەندێک مافی لەلایەن باوانەوە بۆ نەکرێت یاخود خۆشەویستی پێ نەدرێت دەکرێت لە دەرەوە تووشی کێشەی کۆمەڵایەتی بە یاخود گیر و گرفتی تربێت گەر لەلایەن ئافرەتانی ترۆبێت بە ڕێگای لاڕێدا بڕوات کەواتە ئەم هاوڕێتیە پێویستە چۆن بێ لە نێوان خێزاندا بۆ منام بە جۆرێک تێبگەندرێت کە هاوڕێتی نێوان دایک و باوک لەگەڵ منداڵەکانی کچەکەی لە هەمان کاتدا هاوڕێتی نێوان خوشک و برا بە جۆرە بێ بتوانێت ئەم کچە گەرکێشەیەکی توش بوو بۆ براکەی باس بکات یاخود بۆ دایک و باوکی چۆن بتواندرێت لە خێزانێکدا ئەم هاوڕێتیە بنیاد بندرێت. خۆی ئەوە دەوەستێتە سەر ئاستی ڕۆشنبیری خێزانەکان زۆر جار ئاماژەمان بۆ خاڵە کردووە لەناو خێزانەکان ئەگەر دایک و باوک هۆشار بوون کەسی تێگەیشتوو بوون جاری وا هەیە باوک لە ژیان نەماوە دایک لە ژیان نەماوە ئەوەش تا حدێک ئاساییە ئەگەر چی کەلێنێکی زۆر گەورە دروست دەکات لە خێزان بەڵام ڕۆڵی برای گەورە خوشی گەورە بە پلەی یەکەم دێ بەرامبەر ئەو منداڵانەی ئەو هەرزەکارانەی کە لەو خێزانەیەدان لە شەر شێوەی هاوڕێتیکردنیان یعنی ناکرێتەوە لە خێزانێک بی براگەورەکە براکەی دوایوی براکەی تر لەگەڵ ئەو کچە بچووکانە قسە نەکا کە خوشیانن ینی هاوڕێتیان نەکە ینی زۆر خانەوادە هەیە زۆر کچەیە کێشەی ئەوەی هەیە براکانیان هاوڕێیان نین تەنها ئەو کچانە خوشەکان هاوڕێ یەکترن بەجیا و براکانیش هاوڕێ یەکترن بەجیا وەک بڵێ حەز بە تێکەڵبوون ناکەن لەسەر ناخواردن لە کاتی ناخواردن یان لەسەر سفرە و خوانشتیوە لە بۆنەوە یادەوەری لە سەفرە و دەرچوون ئەوە شتێک نییە ئەوەندە بەز نییە ئەنی زۆر جوانە زۆر پێویستیشەوە خوشەکان خوشە گەورەکان لەگەڵ براک بچووکەکانیان قسە بکەن برا گەورەکان لەگەڵ خوشە بچووکانیان قسە بکەن لەگەڵ کە دەکاتە ڕەگەزی بەرامبەری ڕاستە لە یەک دایک و باوکن بەڵام ڕەگەزی بەرامبەریتی خوشیتی برایتی پێویستە ئاگایان لە یەکتر بیت لە زۆر مەسەلە هاوڕێتی یەکتر بکەن ئەگەر هاوڕێتیەکی بتەو لە نێوان گەورەکان هەبوو ئەوە کاردانەوەی ڕنگدانەوەی باشی دەبێت لەسەر بچووکەکانیش بەتاکید لەسەر هەمان خانەوادە لای هەمان خێزان لێرەش دیسان ڕۆڵی دایک و باوک گرنگە لەو مەسەلەیە سەرەتا ئاماژەم بۆ کرد دایک و باوکی هۆشیار تێگەیشتوو ئەگەر دایک و باوکەکە هۆشیاریش نەبوون پێویستە گەورەکان هۆشیار بن لەو مەسەلەیە زۆر جاریش دوای ئەوەی کە گەورەکان دەستنە پرۆسی هاوسەرگیری ئەو منداڵانە لەبیر دەکرێن پەروەردەکردنی منداڵەکان لەبیر دەکرێت ئەنی کەم کەسێ خۆی تەرخانکە بۆ ئەوەی تەلەفۆنێکی بۆ بکات بۆی کە قسەی لەگەڵ بۆی دەستی بەسەردا بینی بۆی ئاگای لێبی لێ بپێستەوە پرسیاری لێ بکات چت پێویستە چت دەوێتن پێویستت بە چیە حەزت لە چیە چ کێشەیەکت هەیە کە من ئەو کەسانەی لە ناو خانەوادەکان بە دوواداچوون یاخود چاودێری یاخود بایەخ بە کوڕکچەکان بدەن ئەوانی لە تەمەنێکی لە خۆیان بچووکترن بەداخەوە زۆر جار ئەوە ڕووناداتن ئەنی ئێستا کوڕ هەیە یاخود کچەیە تا ئێستا لەوانەیە بە ساڵ لەگەر براکەی یان لەگە خوشەکەی قسە نەکە لە هەمان خێزانیشە لە هەمان خانەوەدەشە ئەگەر قسەش بکاتنها سڵاوێک و چاکوچۆنێک و شتێکی ئاساییە هیچ باسی قسەی تر نییە لە نێوانیان
کەواتە مامۆستا ئەوەی دەمێت لێرە باسی بکەم ئێمە باسمان لە کەس کرد گەر بێت و مافەکانی لێزۆت بکرێت لەلایەن باوان و یاخود براکانیەوە بێبەش بکرێت لە سۆز و خۆشەویستی ئەوان بەڵام لەو خێزانەدا هەمیشە باز لەوە بکرێت کە کچەکە بۆم نەچوونە دەرەوەی نییە و قسەیەکی باو هەیە کە دەوترێت ئافرەت زعیفەیە بەڵام گەربێت و ئەم کوڕە لەم خێزانێکی وایە پەروەردە بوو سیرکردن و تەماشاکردنی ئەم کوڕا بۆ ئافرەتان چۆن دەبێت لە هەمان کاتدا دەکرێت ئەم کوڕش هەمان پەیڕۆ بکاتەوە بەرامبەر بە هاوسەری خۆی بەرامبەر بە کچەکانی خۆی کە لە داهاتوودا ئەبێت بە باوک ئەویش باز لەوە بکات کە بۆی نیەک بوو کچەکەی بچێتە دەرەوە لە بەرۆی باوانی خۆی بەم جۆرە بووە ئەمە کاریگەری لەسەر مامەڵەی کوڕەکە نابێت لە داهاتوودا دەوەستێتە سەر تێگەیشتن و ڕۆیا و ئاست ڕۆشنبیری ئەو کوڕە لە داهاتوو ڕەنگە لە خانەوادەیەک پەروەردە بوو بی کە کچەکان بەو شێوەیە پەروەردەکرابن هەمیشە پشتگوێ خراپن بایەخیان پێ نەدرابی چونە دەریان کەم بی یاخود دەتانی بڵێ زیندان کراون لە ماڵەوە زۆر جار بەڵام ئەوە دوای ساڵانێک کە ئەو کوڕە ئەو ڕۆیە ئەو ئینتیباعی لا دروست دەبی کە خۆی ڕۆژانێک لەوانەیە هاوسەرگیری بکە و لەگەڵ خێزانەکەی یاخود منداڵی بین لەگەڵ کچەکانی خۆی ئەو کوڕەکە لەو ژینگەیە گەورە بووە لەو خانەوادەیە گەورە بووە لەوانەیە ئەو شتەن دووبارە نەکاتەوە کە بەسەر خانەوادەکەی هاتووە یاخود بەسەر خوشەکانی هاتووە دەتانی بڵێ بەسەر دایکی هاتووە ڕۆیای دەگۆڕی بۆ ئەو مەسەلەیە جاری واشەیە بەداخەوە هەمان ئەو شتێک کە باو باپیران و کە ساڵانی پێشوو ڕوویدایە خۆی لە ناو واقعەکە ژیایە و هەستی بە ناخۆشی و نەهامەتی و تاڵیەکانی ئەو واقعە کردو لە ناو خێزانەکەی دێ دووبارەی دەکاتەوە بە شێوەی تونتر جاری وا هەیە لەسەر خێزانەکەی یان کچەکانی لە داهاتوو ئەو کاتێک دەبێتە باوک یان دەبێتە برای گەورە کەواتە لێرە مەسەلەکە پەیوەندی بە ئاستی تێگەیشتنی کوڕەکان هەیە لەو مەسەلەیە پەیوەندی بە کولتور هەیە پەیوەندی بە گۆڕانکاری ڕیشەی هەیە لەو مەسەلەی بەڕاستی ئێمە باسمان زیاتر لە جیاوازی کرد گەربێت و کچەکە لە مافەکانی زەوتکرا بێت لێ خۆت لە خۆشەویستی بێبەش بێت بەبێ ناسەر کوڕ بۆ ناگەربێت و جیاوازی بکرێت لە کووردا سایکۆلۆژی ئەم کوڕە بەرەو کێوە دەڕوات دەکرێت بڵێن کوڕێک بێت لە نێو مجتەمەعدا یاخود لە نێو کۆبوونەوەیەکدا کۆبوونەوەی خێزانیش بێت نەتوانێت تەنانەت ڕای خۆشی دەرببڕێت گەربێت و زۆر بشکێندرێتەوە یاخود بچەوسێندرێتەوە لەلایەن خێزانەکەی مەسەلەی کۆڕ وەک باسم کرد پەروەردەکردنی کۆڕ بە هەمان شێوە وەک پەروەردەکردنی کرد تایبەتمەندی خۆی هەیە و دەبی لەگەری بە حەزەر بین لەبەرەوەی کۆڕ بە ئاسانی لە ماڵەوە ناگیرێتەوە زۆر جار کوڕەکان لە قسەی دایک و باوکیان دەردەچن دەستنە دەرەوە جاری وا هەیە درنگانی شەو دێنەوە درنگانی مەغریب دێنەوە جاری وا هەیە لە بەیانی دەڕۆن تا نیوەڕۆ کەس نازانی لەکوێن جاری وا هەیە ئەگەر باوک و دایک لێ هوشار نەبن دەستنە قوتابخانە لەوێشەوە بەناوی قوتابخانە دەچن بەڵام ناچنە قوتابخانە یاخود قوتابخانە جێ دێڵین لە کاتی خوێندن دەڕۆن دەردەچن لە قوتابخانە تووشی جگەرە کێشان و نەرگیلە کێشان و زۆر شوێنی خراپ دەبن زۆر جار تووشی هاوڕێی خراپ دەبن بە دوای حەز و ئارەزۆکانی خۆیان دەکەون بە دوای خولیاکانی خۆیان دەکەون ئەوەندە سەرقاڵ یاخود پابەندی خانەوادەکانیان نینیان بە قسەی باوکیان ناکەن زۆر جار ئەوە باسی چێ دەکەین باسی ئەو لایەنە خراپانە دەکەین ئەگەر دایک و باوک لێ بێئاگا بوون یا هوشار نەبوون یاخود لە ڕووی پەروەردەیەوە نەیانتوانی کوڕەکانیان وەک پێویست ئاگادار بنیان براگەورەکان ئەخیان بە برا بچووکەکان نەدا لەو مەسەلەیە بێگومان ئەو کوڕانە یاخود ئەو منداڵانە ڕوبەڕووی ئەو شتانە دەبنەوە بەرامبەر بەوە خەڵکێک هەیە بۆ مامەڵەکردنی لەگەر کۆڕ یاخود لەگەر کوڕە گەنجەکان یاخود لەگەر منداڵە کوڕەکان باشترە باوکی ئاگای لێتی براگەورەکە ئاگای لێتی دائیمەن کۆنتاکتیان هەیە دائیمەن بەیەکەوەن زۆر جار قسە دەکەن هاوڕێتی یەکتر دەکەن گوێ لە یەکتر دەگرن لەوانەیە باوک و کوڕ بەیەکەوە بچن بە تەنیا نانێک بخۆن لە شوێنێک دانیشن لە شوێنێک بەڵام لێرە یاساکە زۆر جار پێچەوانەیە کوڕەکان لەگەڵ دایکیان ئاشنایەتیان زیاترە بە بەرامبەر باوکیان کچەکان باوکیان خۆشتە دەوێت کوڕەکان لەگەڵ دایکیان زۆر جار ئەو شتێ ڕووزە دەداتن لەوانەیە کوڕ لای باوکی نەوێریان نەتوانیان شەرم کە هەموو قسێک باسکە بەڵام لای دایکی بە تەکید بێت دوودڵی بێشک چینی هێنی شتی پێداویستی هەبیتن زۆر جار لای دایکی باسی دەکەم لەبەرەوەی زۆر جار دایکان نەرمونیانترن لەگەر کوڕەکان باوکان تونترن لەگە کوڕەکانیان ئەو هۆکارەکەی ئەوەیە زیاتر باڵێ کاتە گەربێت و هەر جیاوازیە بکرێ بەرامبەر بە کەس بە یاخود کوڕبە لێرەدا کۆمەڵگە و کەسانی چواردەوری ئەو خێزانە چۆن دەور دەبینن لەم جیاوازیەدا جیاوازیەکە بەداخەوە بەڕادەیە کە جاری وا هەیە هەستی پێ دەکرێت زۆر زەقا ینی لە تەنانەت لە پێدانی
باسی چوونە دەرمان کرد باسی چاودێریمان کرد باسی هاوڕێی خراپمان کرد باسی مافەکانمان کرد زاری وایە ئەو جیاوازیە باڵ دەچێشێت بەردەوام دەبێت تا دەگاتە ڕادەی میلات و میلات دابشکردنیش یعنی زۆر مەسەلەیە لێرە هەیە ینی بۆ کوڕەکەس لەوانەیە ئەگەر خانەوادەکە توانیان هەبی سیارە بکڕن بەس بۆ کچەکە هەر کەم شتوا ڕدەدا مەسەلەن کەم خانەوادە هەیە بۆ ئەویش سیارەیەک بکڕی بۆ نمونە یاخود مۆبایلەکەی بگۆڕی بۆ کوڕەکە بەڵام بۆ کچەکە نایگۆڕی مەسەلەی جرگ و بەرگ و بەخێوکردن مەسەلەی چونە قوتابخانە ئەوانشتی ئاساین ینی باوکوداکان دەیکەن بەڵام بۆ کوڕەکەیان زۆر جار ینی حتا بۆ هەڵبژاردننی کەسێک بۆ کوڕەکەیان لەوانەیە دەیان کەس داخوازی بکەنەدا ئافرەتێکی باشیان بۆ کوڕەکەیان دەست دەکەوێت بەڵام بۆ کچەکەیان ئەسڵەن یان هەوڵ نادەن یان زۆر جار داخوازی باشی دێ کچەکە کە گەورە دەبی طبعاً باسی ئەو دەکەین تەمەنی گەورەی ڕەتی دەکەنەوە یان ڕێگر دەبن لە بەردەمی یاخود مافی نادەنێ بۆ شێوەیە ئەو ئازادیە زەقە و پێوەی دیارە تەنانەت لە قوتابخانە لە سەردای تەمەنیان لە زانکۆ تەنانەت دوای هاوسەرگیریشان پێوەیان دیارە زۆر جار لاندەک ناو خانەوادەی خۆمان ناو کوردەواری خۆمان من دیسان دەڵێمەوە ئەوە شتە گشتی نییە تایبەت نییە بە هەموو کۆمەلگا بەڵام زۆر دیاردەچی زەقا ینی پێوە دیارە بە زۆر بە خانەوادەکان بە زۆر بە عشیرەتەکان دیارە لەگەڵ ئەوەش خەڵکێک هەیە باەخ بەوە نادا ئەو جیاوازیە ناکە ئەو باوکە یان ئەو دایکە جیاوازی ناکە لە نێوان کوڕ و کچەکانی بەڵام زۆرینە جیاوازیەکە دەکەن ئەزەمە کێشەمان لەگەر ئەو زۆرینەیە هەیە دەمانوێت ئەو زۆرینەیە چاک بکەین ئەو زۆرینەیە هوشار بکەینەوە کە ئەو جیاوازیە نەکەن بەڕاستی لەبەرەوەی هەم لە ڕووی وجدانەوە هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی ئەخلاقەوە هەم لە ڕووی پەروەردەوی لە هەموو ڕوویەکی بیکرێەوە باسی بکەی بە دوواداچوونی بۆ بکەی شتێکی هەڵەیە ئەو جیاوازیە بەو ڕادەیە بەڵێ گەر وا پێویست کات بەهۆی کۆمەڵگا یاخود کلتور و دابوونەری جیاوازیەکە بکرێت پێویستە جیاوازیەکە بە چه ئاراستەیە بێت هەم کار نەکاتە سەر کچەکە هەم کاریش نەکاتە سەر کوڕەکە خۆی من لە سەرەتاوە وتم پێویستە جیاوازی نەکرێت ئەو ئاراستەیە ئەگەر باسی کۆمەلگا بکەین کۆمەلگا بەحەقەت لە وڵاتێک بە وڵاتێک شتەکان دەگۆڕێ شتەکان جیاوازە ئەوەی کە زۆر بایەخ بۆ مەسەلەیە دەدا یاخود زۆر جیاوازی دەکات جیاوازیەکان زەقە پێوەی وڵاتانی عەرەبی زۆر جیاوازی دەکەن لە نێوان کوڕ و کچەکان وڵاتانی دراوسێ هەندێکیان لە کوردستان تا حەدێک ئەو مەسەلەیە خەریکە ئەو کێشەیە بنبڕ بکرێ بەو ڕادەیە نەمێنێ خەریکە باوکو دایکان خۆشیارترن بە بەراورد لەگە سەردەمی پێشوو بەراورد لەگە ساڵانی هەفتاکان و هەشتاکان و شەستەکان ئێستا لە 2021 ئەو باوکو دایکانە هۆشیارترن لەو مەسەلەیە بە حەزەرن ئاگیان لە کچەکانیان هەیە بایەخی پێدەدەن لە هەمان کاتدا بایەخ بە کوڕەکانیش دەدەن خۆشبەختانە خەریکە ئەو دیاردەیە نەمێنێ ئەخود کەم بێتەوە لەبەرەوەی مەسەلەکە وەک باسم کرد هەلە سەرەتای پەروەردەکردنی منداڵ لە تەمەنێکی بچووک تا دەگاتە هەرزەکار تا دەگاتە گەنج تا هاوسەرگیری دەکا هەموو ئەو قۆناغانی باسم کرد جیاوازی دەکرا پێشتر ئێستا ئەو جیاوازیە کەم بۆتەوە بەڕادەیە کە لێرە و لەوێ هەیە ئاراستەی ئەوە ینی یاخود داهاتووی ئەو جیاوازیە بەردەوام بوون لەو جیاوازیکردنە لە نێوان کوڕوکێت شتێکی باشی لە چاوەڕوان ناکرێ ئێستا دایکێ خاوەنی 5-6 کچە لەگەر هەر 5-6یان قسەی نییە لەگە کوڕەکانی قسەی نییە ینی زۆر جار دەچێ شوێنێک دەچێ ماڵە خزمێک دەچێت جێگایەک دایک و کچەکە قسەیان نییە کوڕ و باو قسەیان نییە برا و برا قسە ناکەم بێکتر یعنی ئەوە لە تەمەنێکی گەورەن طبعاً ئەوە ئاسەواری پەروەردەیەکی خێزانی خراپە لە سەردەمی خۆی جیاوازی کراوە لە نێوان منداڵەکان یاخود ڕۆژێک لە ڕۆژان لە میرات غەدر لێکراوە لە کچەکان حەقیان نەدرایتێ هیچ مافێکیان نەدرایتێ ینی باوکێ زۆر بایەخ بە کوڕەکان دەدا خانووان بۆ دەکڕی سیاریان بۆ دەکڕی عادیان بۆ دەکڕی و پاریان دەداتێ و زێر و هەموو شتێک بەس کە کچەکەی شو دەکا هیچی بۆ ناکە یاخود شتێک هەدیەکی زۆر بچووکی بۆ دەبات دیارێکی زۆر بچووک ئەو کچە بە تەئکید ئەو باوکەی خۆش ناوێ ینی هەر لە منداڵیەوە ئەو شتە هەستی پێ دەگرێتە زەواجیش دەکا هەر پێوەی دیارە بۆیە ئەو ڕەحم و بەزەیە نامێنێت لە نێوان ئەندامانی خێزان و بە تایبەتی لە نێوان کچ و خانەوادەکەی بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا یاسر بەرزەنجی کە کۆمەڵناس و مامۆستای زانکۆ بە شێکی ڕاستەخۆ لە هەولێرە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت